وانە بێژان لێرە و مامۆستایانیش لە کەرکووک بەیەکەوە هەڕەشا لە حکومەتی هەرێمەکان. کاکە یەکان بۆ سەرژمێری داواکاریان هەیە و کچانی بێسەرپەرشتی دهۆچیش چوونە ماڵە تازەکەی خۆیان. سڵاوتان لێبێت. مامۆستایان بە وانەبێژ و میلاکەوە هەریەکەیان لە ناوچەیەکە و کێشەیەکیان هەیە. وانەبێژان موچەی دوومانچیان خوراوە. لە کەرکووکیش مامۆستایانی خوێندنی کوردی داوایەوە ئەکەن پەیوەندیان بە هەرێمەوە نەمێنێت و موچەکەیان بچێتە سەر بەغدا. کرێی مانگەکانی 7 و 8 ئەم ساڵی مامۆستایانی وانەبێژ کە ئێستا بوونەتە گرێبەست لە هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی هەرێمەوە دابەش نەکراوە. نوێنەرەکەشیان دەڵێت چیتر سوکایەتی قبول ناکەن، ئەگەر کرێەکە نەدەن ئەوەی پێویست بێت ئەنجامی ئەدەن. عەلی ڕەوف کە خۆی وەک نوێنەری گشتی مامۆستایانی گرێبەست وانەبێژانی پێشوو ناساندووە بە 1964 ود ئەوە مانجی 12 و هێشتا موچەی مانجی 7 و 8 وانەبێژان وەرنەگیراوە. مامۆستایەکی بەشی کوردیش لە کەرکووک با 1964 ود وەزعیان شڕە بەدەست موچەکەی هەرێمەوە بۆیە داواکەن موچەکەیان بخرێتە سەر بەغدا و وە خۆشیان ئەڵێ نەجاتمان ئەبێ. هەر لەسەر خۆپیشاندان دەمێنینەوە. ئەمجارە لە ڕانیا گردبوونەوەی خاوەن باخەکان هەبووە. قەرارە زەوی و باخەکانیان وەکو زەوی بەسەر فەرمانبەران دابەش بکرێت. بۆیە داوا ئەکەن لە کۆڵ باخەکانی ئەوان ببنەوە و لە شوێنێکی دیکە زەوی بدەن بە فەرمانبەران. عەلی حوسێن یەکێ لە خاوەن زەویەکانە لە ڕانیا بە 1964 ود ئێمە وەک خاوەن باخەکانی ڕێگەی قائید لە سنووری ڕانیا لە بەردەم ئیدارەی ڕاپەڕین گردبووینەوە ئامانجی گردبوونەوە کەمان ڕێگریکردنە لە دابەشکردنی زەوی و باخەکانمان لەلایەن شارەوانی ڕانیا بە سەر فەرمانبەراندا زەویەکانی ئەو شوێنە زۆربیان کراون بە باخ. هەر بۆیە عەلی حوسێن ئەڵێت ڕازینین باخەکانمان دابەش بکەن و خەرجی زۆرمان لێکردون زۆر زەرمەند دەبین. دەشڵێت باخێ نرخەکەی دەگاتە نزیکەی $10 شارەوانی بەنیازە بە پارچەیەک زەوی قەرەبووی بکاتەوە ئەوەش زۆر کەمە لە ئاستی پێویستدانیە. کاکە یەکانی کوردستان داواکاریان هەیە کە بە ماف و حەقی خۆیانی ئەزانن ئەویش ئەوەیە کە لە سەرژمێریدا بە کاکەی تۆمار بکرێن. ڕەجەب کاکەی سەرۆکی ڕێکخراوی یارسان و کەسایەتی دیاری پێکاتەی کاکاییەکان داوا ئەکات کە تیمەکانی سەرژمێری وەک کاکەی تۆماریان بکەن. ڕەجەب گرتێکی ڤیدیۆی بڵاو کردوتەوە تیایدا داوا لە تیمەکانی سەرژمێری دانیشتوان ئەکات کە لە قۆناغی کۆتایی سەرژمێری کاتێک سەردانی ماڵە کاکەیەکانەکەن وەک کاکەیی تۆماریان بکەن. ئەو پێی وایە تۆمارکردنیان وەک کاکەیی بۆ دوو هۆکار گرنگە. یەکەمیان پارێزگاریکردنە لە بنیەت و فەرهەنگی کاکەیی و ڕێگریکردنیەتی لە ناوچوونیان. هەروەها هەر کاتێک حکومەتی عێراقی بڕیاری دامەزراندنی بۆ کەمینەکان دابێت کاکەیەکانیش بێبەش نابن و لەوە سوودمەند دەبن. باڵەخانەیەکی نوێی گەورە بە شێوازێکی مۆدێرن بۆ کچانی بێسەرپەرشتی پارێزگای دهۆک کرایەوە. ئەوان چوونە ماڵە تازەکەیان. پرۆژەکە جێگەی نزیکەی 6 کچی بێسەرپەرشت و بێلانە دەکاتەوە. ئێستا 20 کچی تایە و ئەو کچانە هەر لە منداڵیەوە لەلایەن خانەی بێسەرپەرشتانی دهۆکەوە بەخێوکراون و گەورەکراون. ڕوبەری باڵەخانەکە 8750 مەتر دووجایە و 3 تیمی تەندروستی و چێشتخانەشی تێدایە بۆ کچانە. دکتۆر شێرزاد حەمید بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی پارێزگای دهۆک بە 1964 ود پرۆژەکە تایبەتە بە کچانی بێسەرپەرشت نزیکەی 20 کچی بێسەرپەرشت لێرە ئەژین. ئەوان وەکو چاودێری کۆمەڵایەتی سەرپەرشتیانەکەن و باڵەخانەکەش بە خێرخوازی دروست کراوە و زیاتر لە $1,000,000 تێچووە. بەڕێزان حاڵەتێکی دەگمەن لە ڕووی تەندروستیەوە لە قەزای حاجیاوەی سەر بە ئیدارەی ڕاپەڕین هەبووە. حەزەکەم لەسەر ئەو شاشەیە ئاماژەی پێ بکەم. ئەویش ئەوەیە 6 مانگ لەمەوبەر تیمێکی خۆبەخش گروپێکی خۆبەخش کە هاوکاری کەسانی لێقەوما و دەستکورت و کەم دەرامەتەکەن کەمپینێکیان ڕاگەیان بۆچی منداڵێکی 9 ساڵان کە لەدایک بووە قاچەکانی پێچەوانن. ئەوان هەموو هەوڵێکیان ئەوێ تیمەکە کە بتوانن ئەو منداڵە کە ئەوە ڤیددیۆیەکەیەتی ئەو منداڵە لەو نائاساییەی جەستەیی ڕزگاری بکەن. 6 مانگ لەمەوبەر پارەیان بۆ کۆکردەوە هێنایان بۆ هەولێر. لێرە لە ڕێگەی پزیشکانەوە تیمێکی پزیشی نەشتەرگەریان بۆ کردووە. لە ماوەی ئەو 6 مانگە توانیان تەنیا قاچی
ڕانسەی ڕاز بکەنەوە. ئێستا ئەوەی ماوە قاچی چەپەیەتی ئەویش ماوەیەکی کەی ئەوێن پزیشکەکان ڕیان گەیاندووە تا ئەو قاچەی کە ڕاست کراوەتەوە ئاسایی نەبێتەوە وەکو مرۆڤێکی ئاسایی ناتوان دەستکاری قاچی چەپی بکەنەوە. ئێستا هەمان لە چاوەڕوانی ئەوەن کە قاچی ئەو کچە 9 ساڵانەی قەزای حاجیاوە ئاسایی بێتەوە بۆ ئەوەی دەست بە ڕاستکردنەوەی قاچی چەپی بکەن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.